سەر ڕای هەموو ئەمانە ئێمە هێشتا وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی جگە لە بەردەوامی ئیشوکارەکانی لیژنەکانمان وەکو لیژنەکان ینی سەرۆکایەتی دواتر لیژنەکان و ئەندامانی ئەنجومەن لە کار و چالاکی و بەدواداچوونی خۆیان ڕانەوەستاون و هەموو ئەو کارانەی کە پێویست بووە بەدواداچوونیان بۆ کردووە و کۆبوونەوەکانی ئەنجومەن بە زۆری دەستمان بردووە بۆ ئەو بابەتانەی کە کۆمەڵێک بڕیار لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران و لە دەسەڵاتی وەزارەتەکانەوە کە ئەویش شێوازێکی مرکزی هەبووە کە دابەزیوە ئێمە بە تەواوەتی لە زۆربەی کۆبوونەوەکانە ئەو بڕیار و ڕێنمایانەی کە دەریان کردووە کە ئێمە پێمان وا بۆ بڕیار و ڕێنمایی جێگەی یاسا ناگرێتەوە بۆیە ئێمە لە هەموو کۆبوونەوەکانە ینی دژی ئەو بڕیارانە بووینەوە بڕیارەکانی خۆمان بە شێوەی پێشنیار نردووەمانە بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ وەزارەتی و لایەنە پەیوەندیدارەکان بەگشتی و بووە لە سەروی هەموویشانەوە بۆ پەرلەمانی کوردستان.